سەوارەکانی کەمبارانی لە وەرزی داباریندا لەسەر زەویە کوشت و کاڵیەکان بەدیار دەکەوێت. جوتیارانیش بەردەوام سەرقاڵی دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ دۆخەکە. لە گوندی بانیخێڵانین، ئەو گوندەی کە بە مەرەزەکردن و برنجی کوردی ناوبانگی دەرکردووە، بەڵام ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە نیوە زیاتری زەویەکانی دەستیان لێ هەڵگیراوە. ئێمە وەکو جوتیارانی گوندی بانیخەڵان ساڵانە 80 فەلاح 78 بۆ 80 فەلاح مەرەزە ئەچێنین، چەڵتوکە ڕوێنین بۆ ئەوەی کە بژێوی ژیانی کۆمەڵی خەڵکی گوندەکەمان لەسەر ئەوەیە، بەڵام ئیمساڵۆ بۆنەی وشکە ساڵی و نەبوونی بارانۆ فەلاحەکانمان دووکرد کردێ، یعنی 40 فەلاح مەرەزەی کردێ و 40 نەیکردێ. کاریگەری سلبی هەبووە لەسەر کۆی کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە و سوپاس بەخوا ئێمە وەکو جوتیارانی گوندی بانیخەڵان تا ئێستا لە چاندنی چەڵتوک و مەرەزە و دانەوێڵە وەرزیەکان بەردەوامین ئەلحەمدولیلا بەرهەمیشمان هەیە، بەرهەمێکیشمان کە بەرهەمەکانیشمان سوپاس بەخوا لە هەر لەم چواردەوری خۆمانە لە پارێزگای سلێمانی و لە ئەم شارانەی چواردەوە سەرف ئەبێ و بە بازاڕی ئەەکەین. بەڕێوەبەری کوشت و کاڵی دەربەندی خان کارکردنی ئەو جوتیارانە بە نایاسایی دەزانێت و ڕای دەگەێنێت بە پێی بڕیاری نوێی وەزارەتی کوشت و کاڵ بۆ ڕووبەڕووبوونەوەی وشکە ساڵی. پێویستە جوتیارانی هەرێمی کوردستان خۆیان بە دوور بگرن لە بەرهەمهێنانی ئەو بەرهەمانی کە ئاوێکی زۆریان پێویستە و لە نێوانیاندا مەرەزەکردن. خۆی لە ڕاستیە ئەمساڵ بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ هەبوو بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوەکە لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستانە برنج نەکەواتە چەڵتوک نڕوێنرێتەوەنە، بەڵام ئەمان لەسەر مەسئولیاتی خۆیان ئەم ئیشیان کردووە لە ڕاستیە بالفعل وایە، یعنی تۆ کە ئاوەکەت کەمی کرد ئەو مەساحەی کە بەکاری هێنی دەبێت کەم بکاوە، ئەو ئاوەش وەک پێویست نییە بۆیە ئەو ئینتاجی وەکو ساڵانی ڕابردوو هەبێ و کارەکەی تەنها گەڕێتەوە بۆ وشکە ساڵی و بۆ کەمی ئاو کە ئەمساڵ بە ڕێژەیەکی بەرچاو سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان وشکی کردووە و من زمنی ئاوی بانیخەڵانیش. سەرڕای کەمبوونەوەی چەندێتی بەرهەم بەهۆی وشکە ساڵیەوە، بەڵام جوتیارانی بانیخێڵان دڵنیان لەسەر ئەوەی وشکە ساڵی کاریگەری نەرێنی لەسەر چۆنێتی بەرهەمەکانیان دانانێت و بەرهەمەکانیان هەرچەندە کەمیش بێت، بەڵام شان بەشانی ساڵانی ڕابردوو لە ڕیزی پێشەوەی باشترین بەرهەمە خۆماڵیەکان دەمێنێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی بانیخێڵانی سەر بە قەزای دەربەندی خان.